ڕێگاویان لێ کردووە کە ئەمەلیان نەماوە بەم حکوومەتە کە بتوانن دەرگای بکەشن لەبەر ئەوە مردنیان پێ تووشترە تا لە ژیانی دەوڵەتی تۆزانی من هەرگیز ئەو بەیانیم لەبیر ناچێت کاتێک هەستام لە خەو چونکە ئەزمموونێکی بێوێ نەبوو نەگەر ئازار و بێتاقەتی بەڵکو دۆخەکە زۆر لە ئازار خراپتر بوو ئەمیز بزانم بۆچی من لە ژیاندا ماوم چەندین ساڵی تەمەنم بە خەباتکردن لە دژی ئەو چەکی ناوکیانە بەڕێ کرد توانیمان لەوانە ڕزگارمان بێت ماوەیەکی کورد لە گۆڕەپانی جۆرجدا لەبەردەم خۆمەوە قسەم ئەکرد ئەوم ئەوت وەر ئەوەشم لێیادا سەرەتا بیرکردنەوەیکی فەلسەفیم هەڵبژارد بۆ وتم باشە لەوانەیە من ئەوەنە تەمەنم نەما بێت بۆ ئەوەی ببینم بەڵام مناڵەکانم ئەژین ئەو کاتە بەڵام دواتر وتم بە نەفرەت بێت من ئێستا ئەمەم ئەوێت ئەمەوێت پێش ئەوەی لەم دنیاە بڕۆم ئەو ببینم هەرچەنە کابرایەکی بەتەمەنم ئەمەوێت سکۆتلەندا بەسەر بەخۆی و بەبێت چەکی ناوەکی ببینم سکۆتلەندەکان کە هەتا بڵێ کولتور و سیاسەتێکی دیرینیان هەیە لە دوای چەندین ساڵی سەرکردایەتی و خۆبەڕێوەبەریان لە ساڵی 1970دا بە شێوەیەکی خوازیارانە هاوبەشیان لەگەڵ ئینگلتەرادا پێکێنەوە بەهۆی بوونی شانشینێکی گەورە و توانایەکی زۆرەوە پەیوەندیان لەگەڵ ئینگلیزەکاندا بەهۆی کێشەی سەرکردایەتی و خۆبەڕێوەبەریانەوە بەردەوام لە هەڵبەزوودا بەستا بوو. هەر بۆیە سەرەڕای ئەوەی لە سەرەتاوە خۆیان بە خوازیارانە ئەم هاوبەشیان هەڵبژارد بەڵام بەردەوام بیری سربەخۆیی لە ناویاندا مایەوە و ماوە ئەم بیرە دەگۆڕا بۆ خەبات و تێکۆشان و ئەم هەست و خولیایان بۆ سربەخۆیی بە دواخەڵی هەواڵەکەیان کە ڕیفراندۆمی سربەخۆیی بوو لە ساڵی 2014دا و بە نەرێنی ئەنجامی دەستکەوت. سکۆتلەندە پێکەوە لەگەڵ ئینگلتەرا و وێڵز و ئێرلەندەی باکووردا شانشینی یەکگرتوویان دروست کرد کە یەکێکە لەو 4 وڵاتەی ناو شانشینە یەکگرتووەکە و دووەم وڵاتی گەورەیە لە ڕووی دانیشتوانەوە لە دوای ئینگلتەرا. پایتەختی ئەم وڵاتە ئیدیۆنبۆرگە و گەورەترین شاریشی گلاسکۆیە. ڕووبەری خاکەکەی 77,900 کیلۆمەترە و ڕێژەی لە 132.3 خاکی شانشینی یەکگرتوو پێک دێنێت و هەڵکەوتی جوگرافیای خاکەکەی دەکەوێتە بەشی سەرەوە و باکووری دوورگەی بەریتانیا. لە باشوورەوە دراوسەی ئینگلتەرایە و لە ڕۆژهەڵاتەوە دەریای باکوور هەیە و زەریای ئەتڵەسیش دەکەوێتە بەشی خۆر ئاوایەوە. نۆکەندی کالیدۆنیا کەناراوەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای سکۆتلەندە پێکەوە دەبەستێتەوە. ئەنجامی لێکۆڵنەوەکان دەری دەخەن کە شارستانیەتی سکۆتلەندە سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی میزۆلیتیک و نیۆلیتیک. حکومڕانی سێڵتیکیەکان لە سەدەی 6 بۆ 3 پێشزاینی لێرەدا بەردەوام بووە. لە سەدەی 1 پێشزاینیدا و لە دوای ئەو خۆبەڕێوەبەریەی کە ڕۆمانیەکان دایان بە سکۆتلەندە لە ژێرناوی کالیدۆنیادا تاوەکو ساڵی 410 زاینی بەردەوام بوو. لە ڕۆژئاواوە ئەو سکۆتلەندیانەی بۆ هاتن کە لە ئێرلەنداوە هاتن و لە باکوور و باکووری خۆرهەڵاتەوە پیکتیەکان و لە باشووری خۆراوەوە
بریتۆنەکان و لە باشووری خۆڕەڵاتیشەوە ئانگلیەکان هەبوون. لەگەڵ ئەو خەبات و تێکۆشانە جۆرا و جۆر و زۆرانەی سەرکردایەتیە جیاوازەکانی ناو شانشینی سکۆتلەندە لە ساڵی 1843 بۆ 1707 لە باکووری بەریتانیای گەورەدا وەکو دەوڵەتێکی سەربەخۆی مێژوویی کیانی خۆی پاراست و دواتر لەگەڵ شانشینی ئینگلتەرادا یەکیان گرت و شانشینی بەریتانیای گەورەیان دروست کرد. تەنها بیر بکەنەوە باش بیر بکەنەوە. دەتانەوێت میلەتەکەتان ببێت بەچی؟ ئاور بنەوە بیر لە ویلیام واڵاس بکەنەوە. ببینن کە بۆ سەربەخۆی ئێمە چی کردووە و گەورە و باوباپیرانمان کە لە دوای ئەوە هاتوون بیر لەوانیش بکەنەوە و بیر بکەنەوە کە چیان بۆ ئەم نیشتیمانە کردووە. ئێستا لە سای ئەوانەوەیە کە ئێمە لە سکۆتلاندا دەژین. سەیری بکەن و سەیری ئەو کارانە بکەن کە تاوەکو ئێستا لە دەست دراون. وەک هەمومان ئەزانین ئەمەش هیچی بەهۆی سکۆتلەندیەکانەوە نەبوو. لە پێش ساڵی 1970 لەلایەن پەرلەمانی سکۆتلەندەوە و دواتر لەلایەن پەرلەمانی ئینگلتەراوە ئەم یاسای یەکگرتنە پەسەندکرا و هەردوو شانشینەکە لەلایەن یەک پەرلەمانەوە بەڕێوە دەبرا. ئەم شانشینە تازەیە کە لە دوای ئەم یەکگرتنە دروست بوو ناونرا بەریتانیای گەورە. سکۆتلەندیەکان لە دوای ئەم یەکگرتنەیە گرنگترین مێژوویان کە تێیدا هەوڵی بەدەستێنانی تاجی شانشینەکەیاندا بێت لە ساڵی 1950دا بۆ 1945دا بوو. لەگەڵ ئەمەشدا چەندین جاری تریش هەستانەوە و ڕاپەڕینیان کردووە بەڵام سەرکەوتوو نەبوون. توێژی یاسای یەکگرتن سکۆتلەندا سەربەخۆ بوو. بەڵام ئەوانەی کە لەگەڵ ئەم یاسایەدا بوون بە پێدانی بەرتیل بە خاوەنی زەویەکانی ئەم ناوچەیە ڕەزامەندی خاوەن زەویەکانیان بەدەستهێنا بۆ یاساکەیان. لەو سەردەمەدا دەنگدانی کەسانی سادە و ساکار قەدەغە بوو. هەر بۆیە سکۆتلەندا بە شێوەیەکی سادە و ساکار بوو بە بەشێک لە شانشینی یەکگرتوو. ڕۆبەرتی یەکەم و ویلیام واڵاس دژی ئینگلیزەکان خەبات و تێکۆشانیان کردو. لەم پێناوەدا ژیانی خۆیان بەخت کرد. ویلیام واڵاس بەهۆی خەباتەکەی لە دژی ئینگلیزیەکان لە سدارەدرا و ڕاکێشرا و پارچە پارچە کرا و هەر پارچەیەکی جەستەشی نێردرا بۆ شوێنێکی جیاواز. لە ساڵی 1800 و لە ئەنجامی یاسایەکی تازەی یەکگرتندا پەرلەمانی ئێرلەندا شپەرتەوازە بوو. لە پەرلەمانی شانشین یەکگرتوودا مافی نوێنەرایەتیان بە پەرلەمانی ئەو وڵاتەشدا. ئەهۆی ئەم پێش هاتەشەوە ناوی وڵاتەکە گۆڕا بۆ بەریتانیای گەورە و شانشینی یەکگرتووی ئێرلەندا و لە دوای ساڵی 1921ەوە وەکو شانشین یەکگرتوو درێژەی بەکارەکانی خۆیدا. لێتان نەچێت سکۆتلەندا باخچەی بە پیشەسازی بوون بوو بە پێچەوانەی ئەو هەوڵانەی ئینگلتەرا بۆ بە پیشەسازیکردنی وڵاتەکەیان هەوڵەکانی ئێمە زووتر سەریگرت بەپێی بۆچوونەکان لە ساڵانی 1940 بۆ 1950 و لە نێوان 1970 بۆ 1990 بە پیشەسازیکردنەکە ڕوویداوە. لەم ماوەیەدا دەتوانین بڵین کە کۆمەڵگەی سکۆتلەندا بە تەواوەتی نوێ بووەوە. سکۆتلەندە کە لە جەنگی یەکەمی جیهانیدا ڕۆڵێکی گرنگی جێڕا لە بەرەی ئینگلیزەکاندا لەو 5 ملیۆن دانیشتوانەی کە لە ساڵی 1911دا لە وڵاتەکەدا بوون 500,000یان بەشداری جەنگەکەی کرد و لە دوای جەنگەکەش یەک لەسەر چواری ئەو ژمارەی گیانیان لەدەستدا و بەشێکی زۆریشیان تووشی نەخۆشی درێژخایان بوون و نزیکەی 150,000یشیان بە کورسی بریندار بوون. لەگەڵ ئەم ژمارە زۆری دانیشتوانەکەی کە گیانیان لەدەستدا کێشەی ئابووری سەری هەڵدا و بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەش ڕاپەڕینێک سەری هەڵدا. لەو چەکبەستوویە ئابووریەی 1922 بۆ 1939دا بێکاری بووە هۆی کۆچکردنێکی بێشماری هەوڵاتیان لە وڵاتەکەدا. ئەگەر چی سکۆتلەندا خاوەنی خاکێکە کە زۆرترین شوێنی کشتوکاڵی تێدایە
بەڵام ئیتر هەموو وڵاتەکە کەشێکی شارستانی باڵی بەسەردا کێشاوە. خەڵکی لە شارەکاندا دەژین. کۆچێکی بێشمار لەم ناوچە کشتتوکاڵیانەدا سەری هەڵداوە و لەسەر و هەمویانەوە ناوچە ڕووتەخت و دەشتاییەکان و ئەمە ژوای دەکرد کە کۆمەلگا ڕوخسارێکی پیشەسازی وەربگرێت. سەرچاوی سەرێکی پیشەسازی لەم ناوچەیەدا تێکستێل بوو. بە درێژایی سەدەی 19 بە پەرەسەندنی ئیمپراتۆرێتی ئینگلتەراشەوە ئابووری سکۆتلەندا بە تایبەتی ئیمپراتۆرێتی ئینگلترای لەسەر پێ ڕاگرت. لە دوای ساڵی 1945 بارودۆخیا بووری سکۆتلەندا بەهۆی ڕکابەرێتێکی گەورەی وڵاتانی دەوروبەرەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕووی لە کەسبوون دەکرد. لە پاڵەمەشەوە خزمەتگوزاری ئابوووریەکان لە گەشە سەندندا بوون و کاروبارە ئەلکترۆنیەکان و ئەو نەوت و گازە سروشتی کە لە دەریای باکوورەوە بەرهەمداهاتن وەکبەرە سەندنێکی ئابووری و کەلتوری دادەنرێن لەو ڕێگەی کە بە پیشەسازیبوونی وڵاتەکە بەڕووی خەڵکەکەیدا کردوێتەوە. لە سەدەی 20دا بۆ ڕادەی کە ئێمە بینیمان و ئەزمونمان کرد پیشەسازی بە پێی تێپەڕبوونی کات ڕووی لە دابەزین کرد. بە پیشەسازیبوونی سکۆتلەندا لە دوای ساڵانی 1970 بەدواوە بە تەواوەتی لە ناو چوونەما. لە دوای ئەم بارودۆخە باڵبژاردننی مارگارێت زاتچەو لە سەردەمی حکومەتەکەی تۆنیدا خێراترین پیشەسازی پۆڵا لە ساڵی 1970 بۆ 1990 بوو. ساڵانی سکۆتلەندا و پیشەسازی گەشتی و لە بنچینەوە کاریگەریان لەسەر دروست بوو بە تەواوەتی لە ناوچوون. بە هەمان شێوەش پیشەی ئەندازیاری کە لە سکۆتلەندا شوێنێکی گرنگ و بەبایەخی هەبوو زۆر لاواز بوو. لە ساڵی 1970دا مارگارێت زاتچە بەو سیستەمە باجەی کە خستیە بواری جێبەجێکردنەوە وای لە سکۆتلەندیەکان کرد کە هەوڵی زیاتر بدەن بۆ بەدەستێنانی کیانێکی سربەخۆ کە تیایدا خاوەن بڕیار بن. ئەمەش بوو بە یەکەمین پریشکەکانی ئاگری سربەخۆیی. ئەگەر نەتەوەیەک خوازیاری ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆ بێت بە بڕوای من پێویستە ڕای بگەێنێت. نابێت ئەم مافەیان لێزەوت بکرێت چونکە باشترە خۆیان بەرپرسیارەتی خۆیان بگرنە ئەستۆ. ئاخر بۆچی کەسێکی دیکە بەرپرسیارەتی تۆ بگرێتە دەست هەر لەبەرەوەی کە تۆ زۆرینەی هەڵەیە کە خواست و ویستەکانی خۆت بسەپێنی بەسەر کەمینەکانی دەوروبەرتدا و ڕاستیەکانی خۆتیان بەسەردا زاڵ بکەیت. ئەمەش لە ژیانی سەرشەقامەکان دەچێت. کاتێک خێزانێک 2 منداڵی هەیە و خێزانێکی تر 6 منداڵی هەیە و ئەمەش بە شێوەیەکی سروشتی وا دەکات خەڵکی چاوەڕێ بکەن کە خێزانەکەی کە 6 منداڵیان هەیە لە گەڕەکەدا باڵادەست بن. ئەگەرچی ئەمە مافی ئەوانیش نییە بەڵام ئەو بارودۆخ و هەلومەرجەی چواردەور ئەمی لێ دەکەوێتەوە. ئەگەر خێزانەکان نەتوان ببن بە هاوڕێ ئەوە بێگومان کێشەی لێ دەکەوێتەوە. لە ڕۆژئاوای سکۆتلەندادا لە ئێستادا ژێردەریایەکی پڕ لە چەشی ناوەکی بوونی هەیە. ئەم ژێردەریایە بۆ بەرنامەی چەشی ناوەکی تریدێنتی ئینگلتەرا بەکاردێنرێت. ڕوتی سربەخۆخوازی سکۆتلەندا نیازی هەڵگرتنی ئەم سیستەمی چەشی ناوەکی هەیە چونکە هەم لە ڕووی ڕەوشتەوە هەڵەیە و هەم لە ڕووی بودجەی گشتی وڵاتەوە پارێکی زۆری بۆ تەرخان دەکرێت. ئەگەر بەکاری بهێنیت ئەوە کۆتایی دنیا دەبێت بەڵام ئەگەر بەکاریشی نهێنیت ئەوە پارێکی زۆر بۆ ئەم ئامێرە گەورانە تەرخان دەکرێت. بەدەستەواژەیەکی تر سربەخۆبوونی ئێمە دەرهاویشتەی ئەرێنی وەکو ئەوەی دەبێت کە دنیا کەمتر ئالوودەی چەشی ناوەکی ئەبێت. هەر بۆیە سکۆتلەندا ئەتوانێت سەرمایەکی زیاتر بخاتە بواری ژینگە دۆستیەوە چونکە بەڕاستی سکۆتلەندا هەمیشە ئەوەی سەلماندووە کە ژینگەیەکی جوانی هەیە و پارێزگاری لە ژینگە دەکات. یەکەم هەنگاو کە سکۆتلەندای پاڵنا بەرەو ڕیفراندۆمی سربەخۆیی ئەو یاسا و مافانە بوو کە لە ساڵی 1970 بۆ هەریەکە لە سکۆتلەندا و وێڵز بە شێوەیەکی جیاجیا دەرکرا و لەو چوارچێوەیەشدا ڕیفراندۆمی 1 مارسی 1970 بەڕێوەچوو. لە سەرەتای ساڵانی 1990ەکان و لە سکۆتلەندادا بەڕێکەوتنی هاوبەشی ژمارەیەکی زۆر لە پارتی سیاسی دەستوورێکی گشتی بۆ وڵاتەکە دانرا
باڵبژاردننی پارتی کرێکاران لە ساڵی 1992دا ڕوخساری سیاسی وڵات ڕووی لە قەیرانی گەورەتر کرد لە سکۆتلەندادا کرانەوەیکی دیار بەڕووی دیموکراسیەتدا دەستی پێکردبوو. لە کاتێکدا ئێمە دەنگمان بە پارتێکی سیاسی دەدا پارتێکی تر دەیبردەوە ئەمەش هۆکارێک بوو بۆ ئەوەی گەلێک سیاسەتمەداری تر بێنە مەیدانەوە کە زیانیان بە ئۆرگانە سیاسیەکانی سکۆتلەندە و پێکهاتی کۆمەڵگاکەی و بنچینەی پیشەسازی و ئابوووریەکەی دەگەیان. هەر بۆیە پارتە سەرەکیەکان پێکەوە کۆبوونەوە و لەسەر بوونی پەرلەمانێکی بەهێزتر ڕێکەوتن. لەم ڕیفراندۆمەدا پرسیاری ئەوە لە خەڵکی کرا کە ئاخۆ ئەو یاسایانی کە باسکران بچنە بواری جێبەجێکردنەوە یاخودنا. لە سەدا 79.7 خەڵکی وێڵز دەنجیان بەنەخێردا و سکۆتلەندیەکانیش بەڕێژەی لە سەدا 51.6 دەنجیان بە بەڵێدا بۆ ئەوەی کە یاساکان بچنە بواری جێبەجێکردنەوە. بەڵام ئەو یاسایە ئەبێت ڕێژەی ئەو دەنگانی کە بە بەڵێ بووە لە سەدا 45 کۆی گشتی ئەوانی کە مافی دەنگدانیان هەیە تێپەڕێنێت. هەر بۆیە سەرڕای ئەنجامی ڕێفراندۆمەکە یاساکان نەچوونە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ ئەگەرچی ماوەیەکی خایەن تاکو زانیم کە سەربەخۆیی باشترین ڕێگە چارەیە بۆ وڵاتەکەمان ئەوم بۆ دەرکەوت کە لەندەن چەند دوورە ئێدینبورگ بەو ڕادەیە نزیکە. کارێکی ژیرانە نەبوو کە کارەکان لە شوێنێکی وا دوورەوە بەڕێو ببرێت. ئەبێت ڕێگایەکی دوور ببڕین تاوەکو لە سیستمی مرکزیەوە بچین بەرەو سیستمی لامەرکزی و هەرێمی لا بەڕێوەبردنی وڵاتدا. دووەم هەنگاوی گەورە و گرنگ کە لە ڕێگەی سەربەخۆیدا لە ساڵی 1990 هەڵنرا لەگەڵ سکۆتلەندەدا وێڵزیش ڕیفراندۆمێکی بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی کرد. لە کاتێکدا خەڵکی وێڵز تەنها ئەو پرسیارانی لێکرا کە ئاخۆ پەرلەمانی سەربەخۆی خۆیان دەوێت یاننا، خەڵکی سکۆتلەند پرسیاری ئەوەیان لێکرا ئاخۆ ئەیانەوێت کە پەرلەمانی سکۆتلەندە خاوەنی ئەو توانایە بێت کە دەستکاری لە باجەکاندا بکات یاخود ناو. لە سەدا 60.4 خەڵکی سکۆتلەندە دەنگیاندا و لە سەدا 74.3 بەشداربووان پشگیریان لەوە کرد کە سکۆتلەندە خاوەنی پەرلەمانی سەربەخۆی خۆی بێت. ئەوانشی کە پێیان باش بوو کە پەرلەمانەکان توانێت دەستکاریکردنی باجەکانی هەبێت ڕێژەی لە سەدا 63.5 ئەو ڕێژەیان پێکێنا بوو. لە چوارچێوەی ئەنجامەکانی ڕیفراندۆمی ساڵی 1990دا لە ساڵی 1990دا پەرلەمانێکی 129 ئەندامی سکۆتلەندە دامەزرێنرا بەهۆی ئەوەی کە دەسەڵاتیان هەبوو. لەو چوارچێوەیەدا بەشێکی دەسەڵاتەکانی دەوڵەتی ئینگلیس لە بواری ژیان و بەڕێوەبردن درایە دەستی پەرلەمانی سکۆتلەندە و دواتریش درایە دەستی ئەو ئۆرگانانە کە پەرلەمانەکە هەڵی دەبشاردن. کاتێک یەکەم جار بۆ ڕێپەیوانی سەربەخۆیی چوون بۆ ئێدینبورگ هەموو لایەک بە ئاڵای شین و سپی داپۆشرا بوو. سەرەتا کەوتمە گومانەوە لەوەی کە ئاخۆ من بۆ شوێنێکی هەڵە هاتووم یان ناو کەوتمە دوودڵیەوە لەوەی ئاخۆ من بەشدار بم و ببم بە پارچەیەک لەما. دواتر بووم دەرکەوت کە ئەم ئاڵا شین و سپیە ئاڵای کۆمەڵەیەکی نەتەوە پەرست نییە، بەڵکو ئامانج لێی کۆکردنەوەی خەڵکیە بۆ بنیانانی کۆمەلگایەکی جیاواز. بەشێکی زۆری خەڵکی لەگەڵ بنیادنانی سکۆتلەندایەکی جیاوازدان. دوایین هەنگاوی گرنگ کە سکۆتلەندای بەرەو سەربەخۆیی پاڵناوە لە ئەنجامی چەند مزاکرەیەک لە نێوان حکوومەتی سکۆتلەندی و حکوومەتی شانشینی یەکگرتوودا لە بەرواری 15 تشرینی یەکەمی 2012دا یەکەم سەرۆکی حکوومەتی سکۆتلەندە ئالێکس سالمۆند و سەرۆکی حکوومەتی شانشینی یەکگرتوو دەیڤید کامیرۆنەوە ڕێکەوتنێکیان بە ناوی ڕێکەوتنی ئێدینبۆرگەوە ئیمزا کرد. لە ئەیلولی 2014دا دەستمان کرد بە هەڵمەتێکی هەڵبژاردننی گەورە لە پێش دەنگدانەکەوە لە دوندی لە ڕۆژانی کۆتایی نزیکەی 15,000 دەنگدەر ناوی خۆیان تۆمار کرد. کاتێکیش کۆبوونەوەکان ڕێکدەخران خەڵکێکی بێشمار دەهاتن و هێشتا نەچوو بووینە ناو چالاکیەکەوە کە هەرچی پۆستەر و دروشم و ئاڵا لە دەستماندا بوو تەواو دەبوون. ئەزمونێکی بێوێنە بوو. بە بڕوای من دەکرێت ئەمە لە ژێر مانایەکی تردا بە ڕاپەڕینێکی جەماوەری خەڵکی دابنرێت. ژمارەیەکی زۆریش لەوانە هەرگیز لەوە پێش دەنگیان نەدابوو.
بەڵام لە بارودۆخێکی تایبەتی وەک بابەتی سربەخۆییدا خەڵکی بە شێوەیەکی خۆڕسکانە و زۆر بە جۆش و خرۆشەوە دەچوونە ڕیزی دەنگدانەوە بۆ ئەوەی دەنگی خۆیان بدەن بە سربەخۆیی. لەو ناوچانەی کە چینی کرێکار تێدا زۆر بوون، ئێمە بە هاوکاری ڕێکخراوە خۆماڵیەکان توانیمان لە هەوڵەکانماندا تا دووەڕادە سەرکەوتن بەدەستپێنین. ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ناوچەکە دەهاتن و لە دەرگاکانمانیان دەدا. ئەم کارە هەتا بڵێ جموجۆڵی تێدا بوو بە پاڵپشتی خەڵکەکە بەرەو پێشەوە دەچوین. سەرەڕای ئەمانەش ناتوانین باسی بۆ چوونێکی ڕوون بە تەواتی بکەین، چونکە لە پاڵ ئەوانەی کە پاڵپشتیان دەکردین بەشێکی تر هەبوون کە دژایەتی بۆ چوونەکانی ئێمەیان دەکرد. لە کاتێکدا بە کۆمەڵێک لەو بەرهەڵەستکارانەمان دەوت کە ئیتر چاوپێکەوتن ناکەین، بەشێکی تریان تەلێفۆنیان بۆ پۆلیس دەکرد. لە ڕێکەوتنەکەدا لەسەر ئەوە ڕێکەوت بوون کە ئەو ڕیفراندۆمە لە کۆتایی ساڵی 2014دا ئەنجام بدرێت و لەو چوارچێوەیەدا تەنها یەک پرسیار ئاڕاستەی خەڵکە بکرێت لەباری سربەخۆییەوە. لە ئێمە بپرسن کە چیمان دەوێت، بەڵام کاتی ئەوە هات کە پرسیار لەوە بکەین، کاتی ئەوە هات کە ئێمە پرسیار لەوان بکەین. لەسەر و هەموو شتێکەوە ئێمە موچە بەوان دەدەین و ئێمە ئەوانمان هێناوە بۆ ئەوێ، چونکە لەو باوەڕەدا بووین و بە خۆمانمان وت باشە ئەمانە میوانگەلێکی باشن، بەڵام نەخێر کاتێک کە دەسەڵاتیان گرتە دەست ئەو دەسەڵاتە ئەبێت بە شتێکی ترسناک. لە ڕیفراندۆمەکەی 18 ئەیلولی 2014دا بڕیاردرا بەوەی لە شانشین یەکگرت و جیانە بنەوە بەپێی ئەنجامە کۆتاییەکان ژماری ئەو کەسانی کە دەنگیان بە بەڵێدا بۆ سەربەخۆیی 1,670,989 دەنگ دەربوون کە ڕێژەی لە 45 دەنگدرانیان پێکدێنە و ژماری ئەوانش کە بە نەخێر دەنگیان بۆ سەربەخۆییدا 2,926,000 دەنگ دەربوون کە ڕێژەی لە 55 دەنگدرانیان پێکدێنە. یەکەم جار دەنگم بە بەڵێدا بۆ سربەخۆیی، چونکە وام بیر دەکردەوە کە ئەمە ڕاستترین کارە کە ئەنجامی بدەم. لەم کۆمەڵگایەدا لەم چوار دەورەیەدا بە ڕێژەیەکی ترسناک هەژاری دەبینم. لەم ڕوانگەیەوە پێم وایە کە ئەمە بە هەموو لایەکی سکۆتلەنددا بڵاو دەبێتەوە. ئەوەی ئێمە لێرەدا و لە سکۆتلەنددا بەسەرمان دێت هەڵەی شانشینی یەکگرتووی حکوومەتی بەریتانیایە. ئەگەرچی ڕێفراندۆمەکە خەونی سربەخۆیی لەبار بردوو، لایەنگرانی سربەخۆیی تووشی بێئومێدیەکی زۆر کرد، بەڵام کۆمەڵە کەسێکیش هەن کە پێیان وایە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ سربەخۆیی، هەر بۆیە ئەتوانن کە خۆیان بە براوە دابنێن. بە تەواوەتی تووشی بێئومێدی بووم. لە هەمان کاتیشدا سرم سوڕما لەو بارودۆخە. ئەو ڕۆژەی کە بە ڕۆژی سربەخۆییمان دادەنا و ئاهەنگمان تێدا دەجێڕا، کاتێک دەنگەکان تێدا ژمێران تووشی سەرسوڕمان بووم، هەر بۆیە حەزم نەدەکرد دەنگەکان بژمێرێن، هەرچەندە تووشی بێئومێدیەکی گەورە بووم. بەڵام لە کۆتایی ڕۆژەکەدا بەخۆم وت بەڵام ئەم هەڵبژاردنە بە ڕێگایەکی دیموکراسیانە ئەنجام درراوە. لە کاتێکدا چینی پیران هەمویان دەنگیان بە نەخێر دەدا، نەوەی نیو گەنج بە بەڵێ دەنگیاندا. خەباتی سکۆتلەندا بۆ سربەخۆیی و ڕێفراندۆمی سربەخۆیی 2014 ئەوەمان بۆ دەرەخات کە لە هەلومەرجەکانی ئەمڕۆماندا هۆکارەکانی سربەخۆیی لە چاوڕەوتی سربەخۆیی لە ڕابردوودا و هۆکارەکانی سربەخۆیی بە شێوەیەکی زۆر دیار گۆڕانکاری بەسەر هاتووە. هەندێک کات مرۆڤ نایەوێت شۆناسی خۆی و نەریتەکانی لەسەر بەردی شوێنێکدا بنووسێت، چونکە پەیوەستبوون بە کولتورێکی بەو شێوە و کۆمەڵگایەکی لەو شێوەیە هیچ سوودێکی نییە بۆی. ئەی باشە ئەگەر بتەوێت لەگەڵ خەڵکانێکدا پێکەوە بژیت لە کولتورێکی جیاواز و نەتەوەیەکی جیاواز، یان هاوسەرگیریان لەگەڵدا بکەیت چی ڕوودەدات. لەم هەلومەرجەدا کارەکان زۆر ئاڵۆز و قورس دەبن، هەر بۆیە خۆم بەوە وێنا دەکەم کە وەکو کۆمەڵگایەکم کە لە نەتەوەی جیاواز و کولتوری جیاواز پێکاتون و لە یەک شوێندا پێکەوە دەژین و شتی تازەیان لێ دروست دەبێت. سربەخۆیی ئیتر نەوەکو ئەو هەسەنەتەوە پەرستیانی ساڵی 1990کانە، نەوەکو ئەو هەسە سیاسیانی ساڵی 1990کانی یەکێتی سۆڤێت و ناوچەی باڵقانە کە سەر لە نوێ ئەو قورسیە سەر هەڵبداتەوە، بەڵام لە ڕوانگەیەکی ترەوە هەموو ئەمانەشی بە شێوەیەک لە ناوخۆیدا هەڵگرت بوو. ئەگەرچی لەوەتی بیری سربەخۆیی هاتۆتە بەرباس و گفتوگۆ، زۆرینەی خەڵکی بەڕواڵە دوا دیارە لەگەڵ بیرەکەدان، بەڵام ئەوانەی کە ئاکامی ئەم بابەتیان دیاری کرد
ئەوانن کە پێیان خۆش نییە هیچ قوربانیەک بدەن لە پێناو ئەو بابەتەدا و بە چینی ناوەندا دەنرێن و ئەو کۆمەڵە کەسەخانە نشینانان کە لەسەر و 55 ساڵەوەن. ڕێفراندۆمی سربەخۆیی ئەوەی بۆ دەرخستین کە جیاوازیەکی چینی هەیە لە نێوان ئەوانەی کە پشتگیری سربەخۆیی دەکەن و ئەوانەش کە دژایەتی سربەخۆیی دەکەن. لە ئەنجامی سندوقەکانی دەنگدانەوە ئەومان بۆ ڕوون کە ئەوانەی لە لەدەستدانی پلەپایەکانیان دەترسن و دەترسن سەروەتەکانیان لەدەست بدەن نایانەوێت سکۆتلەندا سربەخۆ بێت و لایەنگری ئەوەن کە وەک پارچەیەکی شانشینی یەکگرت و بەردەوام بن و بژین. لە ساڵی 2016دا شانشینی یەکگرت و لە ڕێفراندۆمی ئەندامەتی لە یەکێتی ئەوروپادا سەرڕای ئەوەی لە سەدا 62 دەنگدەرانی سکۆتلەندا دەنگیان بە بەڵێدا بۆ مانەوە لە یەکێتی ئەوروپادا، بەڵام لە ئەنجامدا لە سەدا 51.9 دەنگدەرانی سەرتاپای شانشین یەکگرت و دەنگیان بۆ جیابوونەوە لە یەکێتی ئەوروپادادا. لەمەوە بۆمان دەردەکەوێت ڕەنگە لا گەری دووبارەبوونەوەی ڕێفراندۆمێکتردا بۆ سەربەخۆی لە سکۆتلەندا گۆڕانکاری بەسەر ئەنجامەکەدا بێ. لە ڕاستیدا ئەگەر سەیرێک بکەین ئەم بابەتە کەمێک ئاڵۆزە. ئەگەر چی لەلایەکەوە من خۆم بە سکۆتلەندیەکی باش و پرشانازیدا دەنێم، بەڵام پێم وایە کەمانەوەی سکۆتلەندا وەک پارچەیەک لە شانشینی یەکگرت و سوود و بەرژەوەندی زیاتری تێدایە بۆمان. تەنها کێشە لای من بابەتی برێختە. ئەگەر چی لە ڕێفراندۆمی پێشودا دەنگم بە نەخێردا بۆ سەربەخۆیی، بەڵام لە ئێستادا ئەگەری جیابوونەوەی شانشینی یەکگرت و لە یەکێتی ئەوروپا لە ئارادایە. بۆیە من لە ڕێفراندۆمی داهاتوودا بە بەڵێ دەنگ دەدەم تاوەکو سکۆتلەندا وەک ئەندامێک لە یەکێتی ئەوروپادا بمێنێتەوە. لە سایەی ئەو مۆڵەتە یاسایی لە ڕێفراندۆمی ساڵی 2014 هەمانە و گەڵپەگرتنەوەی بابەتی سەربەخۆیی و ئەو دەنگدانش کە لە ساڵی 2016 داکرا لەبارەی ئەندامەتی یەکێتی ئەوروپاوە بوو. لە ئێستاشدا ئومێدی ڕێفراندۆمێکی دیکەی سەربەخۆیی لە لای سکۆتلەندیەکان لە چرۆکردندا. هێشتا نەمان بردوێتەوە، بەڵام بە شێوەیەکی زۆر سیر لەو باوەڕەدام کە ئەیبینەوە تەنانەت ئەمە لە ماوەیەکی کورتتر لەوەی کە خەڵکی چاوەڕوانی دەکات ڕوودەدات. لە ڕێفراندۆمی پێشودا تووشی دۆڕانێکی قورس و دژوار بووینەوە لە نێوان لەنگەری متمانە پێکراوی شانشینەکە و مەترسیەکانی دوای سەربەخۆیی، بەڵام ئەم جاریان کارەکە کەمێک ئاڵۆزە. هەردوو لاکە لە بەردەمماندایە مەترسی خۆیانیان هەیە ئەبێت ئێوە لەسەر ئەوە دەنگ بن. ئاخۆ سکۆتلەندا بۆت لە پێشتریان ئینگلتەرا. لەو باوەڕەدام کە زۆرێک لە سکۆتلەندیەکان دەنگ لەسەر ئەوە بدەن کە وڵاتەکەیان ببێتە ئەندامێکی ناو یەکێتی ئەوروپا. لە دنیادا مێژووی تێگەیشتن لەو خەباتەی کە خەڵکی دەیکەن بۆ بەدەستێنانی مافەکانی خۆیان هەمیشە لە سکۆتلەندادا زۆر گرنگ بووە، بەڵام لە ئەوروپادا ئێمە زۆر درک بە خەباتی بەشەکانی دیکەی دنیا ناکەین. جا ئیتر ئەو بەشە کوردستان بێت یان فەڵەستین یان هەر شوێنێکی تر. کاتێک کە سەیری مێژوو دەکەین، ئەوانەی کە لەو جوگرافیانەدا ڕوودەدەن بە زۆری هەڵی ئێمە درک بەوە دەکەین کە ئەمە هەڵی ئەو هێزە خۆسەپێن و داگیرکەرەیە کە چوون و خێر و بێری ئەو وڵاتانەیان بۆ خۆیان بەکارێناوە. نەخشەیان کێشا و ناوچە و هەرێم و زەویەکانیان هەمویان لە نێوان خۆیاندا دابش کرد. ئەمەیان لە کاتێکدا ئەنجامدا کە هیچ باخێکیان بۆ مێژووی ناوچەکە و خەڵکی ناوچەکە و کلتور و جیاوازی دین و بیر و بۆچوونی خەڵکی ناوچەکە دانەنا و ئێمەش دەبێت بەرپرسیارەتی ئەمانە هەڵبگرین.